پرۆژەکە بیرۆکەی دوو گەنجە. بۆ ئەوەی بێکار نەبن هەلیکاریان بۆ خۆیان دۆزیوەتەوە. ڕۆژانە خەریکی بەخێوکردنی پەلەوەری سەلوان. بە کوردیش چەند ناوێکی هەیە و بە کوڵەفڕە ناو دەبرێت. گۆشت و هێلکەکەی دەفرۆشن. هەموو ڕۆژێک ئەبێت هێلکەکەی کۆکەنەوە و دەخرێتە بازار. پرۆژەکەمان ناو لێناوە پرۆژەی پەلەوەری سەلوا و ناوەکەشی هەر لە قورئانی پیرۆزە وەرگیراوە، بەڵام لە کوردیا ناوی زۆرە، هەوێردی پێڵێن، کەرەواڵەی پێڵێن، کوڵەفڕەی پێڵێن. دەرچووی پەیمانگام بەشی میکانیک سلێمانی زیاد لە ساڵ و نیوەکە بێ بیرۆکەی ئەم پرۆژەیەمان بۆ هاتووە کە پێش ساڵ نیوە کە دەستمان پێ کرد سەرەتا ئەم جۆرە هەوێردەیەکمان هێنا، هەوێردەی کوردی بوو و حەجمیان بچکۆلە بوو، هێلکەکانیشیان بچووکتر بوو، کەمتری هەکرد. بەڵام لە ئەسنای ئەم ساڵ و نیوە توانیمانە پەرە بە پرۆژەکە بین. علەف و خواردنی تایبەت دەخۆن. بە پێی توێژینەوەکان هێلکەکەی سوودی خۆی هەیە. پەیمانگە زانستی کۆمپیوتەرم تاوا کردووە. مای ساڵ و نیوە کە لەگەڵ کاتپێشەوەیە دەستمان کردووە بم پرۆژەیە. پرۆژەکەمان پرۆژەی پەلەوەری سەلوا بۆ بەخێوکردنی پەلەوەری سەلوا. سوودمان لە هێلکە گۆشتەکەی وەرگرتووە بۆ فرۆشتنەوەی. ئەم بیرۆکەیەمان لە دوای تەخەڕوجکردنمان هەر کەسە پێویستە بچە بەلای ئیشی خۆیەوە. ئامانجی ئەم گەنجانە ئەوەی لەم بارودۆخەی کوردستان بێکار نەبن، هاوکات خاوەن پرۆژەش بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.